بێگومان یەکێک لەو چالاکیە جوانانەی کە لە شاری سلێمانی ماوەی چەند هەفتەیەکە بەردەوامی هەیە پرۆژەی پێکەوە بینینی فیلمەکانە و دواتر گفتوگۆکردنە لەسەر ئەو فیلمانەی کە نمایشەکرێت بێگومان ئەمە دەرفەتێکی زۆر باشە چ بۆ دەرهێنەران و هەروەها بۆ ئەو کەسانەی کە لە بواری فیلم و فیلمسازیدا کارەکەن و هەروەها بۆ کەسانی ئاسایش کە لە هەمان کاتدا ئەتوانن فیلمەکان ببینن و هەم ئەتوانن ئامادەی ئەو گفتوگۆیە بن کە لە نێوان دەرهێنەر و کەسانی شارەزا و پسپۆر و هەروەها کەسانی ئاسایشدا لە دوای بینینی فیلمەکان دروستە بێت بێگومان ئێستا لە هەفتەی سێهەمیدایە ئەم پرۆژەیە کە سێ کورتە فیلمی یەکێک لە دەرهێنەرەکان کە ئەویش هەوراز محەممەدە ساز کراوە و فیلمەکان بینراوە کە ئەوانیش فیلمەکانی زەوی ونبوان و ڕیکۆرد و پێکەنین و بیرچوونەوەیە بە خێراتی کاک هەوراز بەخێربێ سەرچاو وەکو فیلم سازێک یان وەکو دەرهێنەرێک چۆن ڕوانین تا پرۆژەیەکی لەم شێوەیە هەڵبەت دروستکردنی کەشی ڕەخنەیی هەروەها دروستکردنی کەشێک تایدا دەرهێنەر و فیلمساز و ستافی فیلمەکان ڕاستەوخۆ لەگەڵ بینەرەکانیان بە جۆرێک لە جۆرەکان بکەونە پەیوەندیکی ڕاستەوخۆوە وە گفتوگۆ لە نێوانیان ڕووبدا ئەمە کارێکی ئەرێنیە وەک لای بەڕێستان ئاشکرایە زۆر جار کاتێک بەرهەمێک کۆتایی پێ نمایی شەکرێەوە وێناکرێکەم بەرهەمە چیتر مڵکی دەرهێنەر یا فیلمسازەکە نەماوە ئیتر مڵکی گشتیە بۆیە ئا لەو شوێنەیە زۆر گرنگە خەڵک بتوانێ ڕاستەوخۆ لەگەڵ فیلمسازەکەیە بکەوێتە گفتوگۆ هەر ڕا سەرنج پێشنیار پرسیار یا ڕەخنەیەکی لەبارەی فیلمەکانەوە هەبێ پێشکەشی بکە هەڵبەت دروستکردنی ئەم کەشە ڕەخنەیە ئێمە زۆر پێویستمان پێێتی هەڵبەت با بڵین پرۆسی فیلمسازی لە کوردستان ماوەیە کە وردە سەر پێکەوتووە بەتابەت لەسەر ئاستی بەرهەمهێنان و دروستکردنی فستیڤالەکان بەباشی چۆتە پێشەوە بەڵام یەکێک لەو خاڵانەی کە ئێمە هێشتا تا ڕادێکتیای لاواز بووین دروستکردنی فەزای ڕەخنەی و گفتوگۆ و دیالۆگە لەباری فیلمەکانەوە ئەگەر چی مەسەرم پرۆگرامە تەلەڤیزیۆنەکان و ڕاگەیاندنەکان کاریان کردو لەسەر ئەوەی کە خوێندنەوە بۆ فیلمەکان بکرێ بەڵام ئەو نەریتەی کە لە جیهانیشا پەیڕەوە کرێ دەرهێنەرەکان بانکرێن بخوانێکی گفتوگۆ لەگەڵ بینەرەکانیانە بۆی ڕاستەوخۆ ئەو پرسیار و وەڵامانەیە ئەو تێڕوانینانە دەربخرێ ئەمە با بڵێن یەکێ بوو لەو نەقسانی کە ئێمە لە بواری فیلمسازی لە کوردستانە هەمان بوو هەڵبەت پێشتر بێ ئاماژە بۆ بم کە کاتێ فستیڤاڵی شانۆ ڕێگەخرا بۆ هەمان بەسەر ڕۆژێک شانۆیەک نمایشەکرا بۆ ڕۆژی دوایی یەکسەر جەلسەی نەقدی ئەکرا بۆ شانۆیەکانوانە بەڵام بەداخۆ ئەمە کەمتر بۆ فیلم کرابوو لە چوارچێوەی فستیڤاڵەکانە بەڵام ئەمە نەریتێکە وردەمە سێهەم هەفتەیەتی ئەتوانم بڵێم سینەما سالم غەزەل نووس گروپی شەپۆل بێکەوە کە ئەم چالاکی ڕێکەخەن پرۆژەیەک بە ناوی پێکەوەبینینی فیلمی کوردی فیلمی کوردی نمایشەکرێ بانکهێشتی دەرهێنەرەکەکرێ هاوکات جگەلەوەی کە فیلمەکان نمایشەکرێ دواتر کەسێکی پسپۆر لە ڕوانگەیەکی تایبەتەوە ئەنەلایز یا با بڵێن شیکردنەوە بۆ فیلمەکانەکە بۆ ماوەی 20 دقە بۆ نیو سەعاتێک دواتر دەرگای گفتوگۆکرێتەوە لە نێوان بینەرەکان و دەرهێنەرەکە پرسیار و وەڵام ڕۆیە بە شوێکی گشتی کەشێکی زۆر ئەرێنی و خۆشی بۆ با بڵێن ناوەندە هونەرێکە دروست کردووە زۆر باشە بێگومان ئەمە سێم هەفتەی نمایشی ئەم پرۆژەیە و تۆ وەکو دەرهێنەرێک ئامادەیت هەبووە چەندێک بینەری ئاسایی ئامادەیان هەبوو بە تایبەتی لە گفتوگۆکاندا سەبارەت بە فیلمەکان بۆ ئێمەی فیلمساز شاری سلێمانی تایبەتمەندیەکی هەیە کە باشترین بینەرەکانی هەموو هوەرەکانی هەیە لەو ڕانگەشەوە سینەما زۆرترین بینەری هەیە ئەنی هەمیشە کاتێک ئیڤنتێکی تایبەت بە فیلم بە سینەما ڕێگەخرێ زۆرترین بینەریەت و بەشێکی زۆر لەم بینەرانە بینەری ئاسایی ناو کۆمەڵگەکان کە خۆیان متابعان حەزەکەن بێن جگەلەوەی کە ئەو هونەرمەندانی خۆشیان لە بوارەکەیان ئامادەیانەیە و مای خۆشحاڵیە کە نسبەتێکی زۆر باش لە خەڵک پێشوازی لە پرۆژەکە کردووە و ئامادەی هەیە و نەک هەر بەتەنیا بۆ بینینی فیلمەکان بەڵکو ئەمێننەوە بۆ تەماشاکردنی گفتوگۆکە بۆ بەشداری ئەەکەن لە گفتوگۆکانە و قسەی زۆر جدیشیان هەیە باش ئەوەی کە تۆ زیاتر تێبینیت کردبێ زیاتر بینەرە ئاسایەکان مەبەستمە قسە لەسەر چی ئەەکەن بۆ نمونە داواکاریان چیە یان ئەیانەوێ بڵێن چی
هەڵوە دەبێمە حاڵەتێک جیاکەینەوە هەندێک کەس کە لەوێ قساکەن هونەرمەندەکانن کە بە شارەزاییکی تاوا لە بوارەکە قساکەن جیلێکی گەنج لە ئێستا ئەوەی لەم چەند با بڵێن هەفتەیە کە تێپەڕیوە بۆ بە مای سەرنجمان کۆمەڵە گەنجی خوێنەوار کە زۆر زۆر بەجددیەوە خوێننەوە و دراساکەن و فیلمەکانە بینن و هەندێک بۆ چوون و تێڕوانینی تازە پێشکەشەکەن کە زۆر زۆر مای سەرنجە لەناو ئەمانەیە ڕەنگە تیاابێ زۆر بەباشی قسە بکە ڕەنگە هەندێکی تیاابێ هێشتا بەباشی لە دۆخەکە تێنەگەشتێ بەڵام کەشێکی ئەرێنی دروست کردووە ئەوەی کە مای سەرنجە لەباری چیرۆکی فیلمەکانەوە پرسیارەکرێ لەبارەی ئەوەی کە ئەم فیلمانە بۆ دروست کراوە هەڵبەت ئێمە بە بزانین کە داخوازیەکانی ئەم جیلە پێشکەوتوترێکە چاویان گەشە کردوترێکە تێگەیشتنیان بۆ سینەما لە ئاستێکی بەرزایە بۆیە داخوازیان لە ئێمەی فیلمسازیش لە شوێنەکەیە کە چاوەڕێەکەن ئێمەش ئاستی فیلمەکان تا ڕادێک بەرزتر بکەینەوە ئەوە زۆر زۆر گرنگە ئەم دیالۆگە ڕاستە و خۆیە ببێ هیچ پەردە و شەرمێک ینی ڕوئەدا و ئەوەی تا ئێستا لە خلالی ئەم سێ هەفتەیە ڕوویەوە دیالۆگێکی سەڕێح و ڕاشکاوانە بووە ئەگەر ڕەخنەگرتن بوو بێ یا ستایشکردن بوو بێ یا پرسیارکردنی جددی بوو بێ کەشێکی ئەرێنی دروست کردووە ئەوەی زۆر مای خۆشحاڵیە هاوکات لەگەڵم پرۆژەیە کۆمەڵک نووسەریش لەبارەی فیلمەکانەوە وردە کەوتونەتە نووسین ینی ئەوەی ئێمە ئەو هێڵە تیۆریەی فیلمسازی کوردی پێویستی بە ڕەخنە و پێویستی بە نووسینوانێ هەستەکەین پرۆژەکە وردە ئەمە لەگەڵ خۆشی ئاهێنێت زۆر باشە ئەمە وەکو هەنگاوێک نابێت بۆ دروستکردنی پرۆژەیەکی تر یان پێکەوەنانی گروپێکی تر کە ئەم گروپە چ سینەماکارەوە چ ئەو کەسانەی کە پێیان خۆشە کاری نواندن بکەن یان لە بەرهێنانی فیلمدا کار بکەن بێنە پێشەوە یان زەمینە سازی بێت بۆ پرۆژەی دواتر ئێمە هەمیشە جەخت لەسەر خاڵێکەکەین و ئەوی ژیانی سینەماییە ژیانی سینەمایی بە چالاکیە سینەماییەکانەوە دروستە بێت ئێمە هەتاوەکو ئەم ئیڤنتە نەکەین نازانین چەند گەنجی تازە هەن تێگەیشتنیان چۆنە نازانین چەند خەڵکی تازە هەیە ئەوێ بێت نواندن بکە چەند کەسی تر لە ڕێی ئەم ئیڤنتانەوە ئاشنا ئەبێ بە فیلم و حەزەکە بڕوا خۆی فیلم دروستکە یعنی بە شێوەیەکی گشتی لە درێژ مەودایە ئەم چالاکی هونەریانە ئەم چالاکیە سینەماییانە ئەتوانن بە جۆرێک لە جۆرەکان پەیوەست ببنەوە بە ژیانی سینەمایی و بۆ گەشە پێکردنی ئەم بوارە بەدڵنیاییەوە من هەستەکەم لە داهاتووە لە داهاتووی نزیکیشە کۆمەڵێک خەڵکی تازەیانە ناو بوارەکەوە کە بەشێکیان ئەو گەنجانن کە حەزوریان هەیە چونکە ئەوەی من تێبینیم کردووە خۆشببختانە بەشێکی زۆریان خوێندکاری سینەمان لە زانکۆی سلێمانی ئەخوێنن و تیانە ئەوێ وەکو ئەکتەر دەرکەوێت تیانایە وەک وێنەگر وەک دەرهێنەر وەک مۆنتێر یانی لە سکیڵە جیاوازەکان خەڵک یەتە ناوەوە ئەمە ئەو شتە دروستەکە کە ئێمە پێشتر ئەمانوت بۆ ئێمەی فیلمساز لەمنەوەیە کاتێک ئەمانویست ئاوڕبینەوە بۆ ڕابردووی خۆمان کەمترین فیلممان لە بەردەما بوو بەڵام ئێستا بۆم گەنجانە هەستەکەی نسبەتێکی باش لە فیلم و نسبەتێکی باش لە دەرهێنەران ئامادەیان هەیە هەڵبەت بۆ خودی پرۆژەکە وا بیرەکرێتەوە کە نەک بەتەنیا لە شاری سلێمانیا قەتیس بکرێ بەڵکو و هونەرمەندان و فیلمسازانی شارەکانی تری کوردستان لە هەولێر و کەرکووک و دوهۆکەوە بانگهێشت بکرێن ڕاستە لە مانگی یەکەمی با بڵین پرۆژەکە زۆرترین فیلمسازەکانی شاری سلێمانی بوون بەڵام پەیوەندیمان کردووە بە دەرهێنەرانی ترەوە لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هونەرمەندانی کە لە دەرەوە ئەژین لە دیاسپۆرا کە فیلمەکانیانمان بنێەوە بەڕاستە و خۆ یا هەوتە بانگهێشتیان بکەین بۆ ئێرەیان لانی کەم بتوانین لەسەر سکایپ یا لەسەر هەر چەناڵێکی تری پەیوەندی بێ ڕاستە و خۆ ئەو بکەن ینی ئەم ئیڤنتە سەبارەت بە سینەمای کوردیە بە شێوەیەکی گشتی قەتیز ناکرێتەوە بەتەنیا لە شاری سلێمانیا زۆر باشە کاکاورە زۆر جار من ئەو پرسیارم لەلا دروست بۆ بۆچی فیلمەکانی کەسێکی وەکو تۆ دەرهێنەرێکی وەکو تۆ کە خاوەنی چەند بەرهەمێکی جوانی بۆچی بەس لە فستیڤالەکانە ئەم بەرهەمەی تۆ نمایشەکرێ و دواتر نابینرێتەوە ئەمە جگە لەوەی کە ئەم پرۆژەیە هەنگاوێکی زۆر باشە بۆ ئەوی کە کەسێکی وەکو من ئەگەر کارەکانی دەرهێنەرێکی وەکو بەڕێستی نەبینی بێ ئەتوانێت لەم پرۆژەیە ئامادە بێت و کارەکانی تۆ بەسەریەکەوە ببینێت لە یەک ڕۆژە
بۆ خۆشمان ئەمە زۆر مای سەرنجە و مای خۆشحاڵیە کە جارێکی تر مەسەرم بنمونم فیلمی ڕیکۆرد ساڵی 2004 دروستم کردووە فیلمی زەوی ون بووان سای 2016 پێکەنین و بیرچوونەوە 2010 ینی هەر یەکە و بسەن 2 ساڵێکی بینە بەڵام کاتێک بەیەکەوە یەک جار نمایی شەکرێتەوە ئەو وەختە دنیابینی فیلم سازەکەش زیاتر دەرەکەی بۆ بینەرەکان و بەشێکی زۆر لەو بینەرانی کە چانسی ئەوان نەبووە لە کاتی خۆیان لەبەرەوەی وەک بەڕێزیش ئاماژە و پێیا بەشی زۆری فیلمەکانی ئێمە لە فستیڤالەکانە نمایشکراون هەموو کەسێکیش ڕەنگە نەتوانێت بێ بۆ فستیڤالەکان یعنی ئەمە چانسێکی دووبارێ بۆی فیلم سازەکان بتوانن فیلمەکانیان نمایش بکەنەوە هەرچەند من بەش بە حاڵی خۆم وەک نەریتێک دوای تەوان هەر فیلمێک 2 ساڵ مۆڵەتی هەیە بۆی بینێرێ بۆ فستیڤالەکان دوای ئەوەی کە هەر فیلمێک 2 ساڵی تێپەڕێ بەسەرم بۆ خۆم چەناڵی تایبەتم هەیە لە یوتیوبیش و لە ڤیمیۆش کە هەموو فیلمەکانم داناوە لەوێ بۆی بینەران با بڵێن ئاشنابن بۆی بتوان فیلمەکان ببین بەڵام بینینی فیلم لە سینەما شتێکی ترە و چێژێکی تایبەتی تر ئەبەخشێ و ئەم دەرفەتێکی زۆر باشە بۆی کە فیلمەکان جارێکی تر ببین دەتۆ لەلایەن بینەرانەوە. بەڵێ کاک هەوراز زۆر کات ئاماژە بەوە کرێت کە دەرهێنەرەکان لە دوای کارێک ماوەیەکی زۆریان پێچێت تا کارێکی تر ئەنجامەدەنیان ڕەنگە خەمساردیەک هەبێ لەلایەن ئەو کەسانی کە دەستگیرۆییانەکەن ئەم فیلمانە ئێستا تۆ ئاماژەت بەوە کرد کە فیلمێکی تۆ لە ساڵی 2014 کە بەرهەمەهێناوە جارێکی تر بێگومان ئەمە تۆ لە هەمان کاتە قۆناغەکانی کارکردنی خۆشت ئەبینیتەوە ڕەنگە ئەمە وەکو با بڵێن پیا هەڵدانێکیش بێ یاخود وەکو تەشجیعێکیش بێ بۆ دەرهێنەران کە بتوانن ساڵانە کاری تازەیان هەبێ تا چەندێک ئەمە گرنگە ئەم پرۆژەیە لە ڕاستیە کەرتی کللتور بە شێوەیەکی گشتی وەختێک گەشاکە کە کەرتی گشتی کە حکوومەت و دامەزراوەکانێتی بڕۆنە پشتیەوە بۆ ئەوی هانی بن بەرداوامی هەبێت ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕاستیەکەی بەهۆی قەیرانی سیاسی دارایی و شەڕەنەگریسی کە ڕوبەڕووی کوردستان بوو بۆ شەڕی داعش و ئەوانە تا ڕادێکی زۆر بەرهەمهێنان کەمی کردبەوە و ئێمە هیوادارین بەڕاستی وەکو هونەرمەندان وەکو فیلمسازان کەرتی گشتی حکوومەت و دامەزراوە تایبەتەکان میدیاکان ئەم جارە لە خلالی ئەم ساڵە هاندانێکی زیاتریان هەبێ ئێمە بەڕاستی وەکو فیلمسازان هەمومان پرۆژەی تازەمان حازرە و پێمان وایە کە ئێمە ئامادەین بۆ ئەوەی کە کار بکەین بەڵام ڕاستەکەی دیسان وەک بەڕێز ئاماژە و ئێمە پێویستمان بەوەیە لەلایەکی ترۆ دەستگیرۆی بکرین ئەمە ئێمە وەکو فیلمسازان هەوڵی تەواوی خۆمانیاوە چاوەڕوانیمانەوەیە کەرتی گشتیش با بڵێن بە هەنای ئەمەوە بێت سەرنج بۆ خاڵێک ڕاکێشم ئێمە وەکو فیلمساز هەمیشە وتومانە باڵوێزی ڕاستەقینەی گەلەکەمانین ینی زۆر جار لەسەر ئاستە سیاسیەکەش بەشداریکردنی فیلمیشی کوردی لە فستیڤالە جیهانیەکانە وەک نمایندەی گەلی کورد ئەتوانێت کاریگەری گەورە دروستکات چەند ڕۆژێک بەر لە ئێستا فیلمی ئەزمموی هاوڕێمان کاک شەوکەت ئەمین لە فستیڤاڵی کارلۆڤاری بەشداری کرد لە بەرامبەر ئەوەی کە فیلمێکی کوردی بەشداری کردو ئاڵای کوردستان هاوشانی ئاڵای هەموو وڵاتانی دنیا دانرابوو هەموو ئەستێرەکانی جیهان لە بواری سینەما کاتێ بە سەفەر شەسوورەکەی ڕۆشتن بەژێر ئاڵای کوردستانە تێپەڕین ئەمە بەڕاستی جۆش و خرۆشێک بە ئێمەی فیلمسازەیەت هیوادارم کاریگەریشی هەبێ لەسەر بەڕێوەبەرانی کەرتی کللتور کە بتوانن تا ڕادێکی زۆر هاوکاری پرۆژەی فیلمسازان بکەن چونکە ئێمەین کە ئەتوانین چیرۆکەکانی میلەتی کورد ئێمەین کە ئەتوانین ئەو دۆخەی کە شوناسی ئینسانی ئێمە پێگەێنێ بە جیهان بناسیێنین دەستەکانت خۆش بێت دەرێنەر هەوراز محەممەد بە خێراتی جارێکی تر